هاوبەڕێوەبەری زانکۆیەکی جیهانیە لە زانکۆی ئۆتاوا لە کەنەدا، پرۆفیسۆر و نووسەر و لێکۆڵەرەوەیە. سەدان توێژینە و وتاری زانستی لە گۆڤارەکانی جیهان و کەنەدادا نووسیوە. ئەندامی زۆرێک لە زانکۆ و ناوەندە جیهانیەکانە. پرۆفیسۆری زانستی تەکنۆلۆژیای کوانتەمە، لە سێ شاکاری داهێناندا هاوبەشی کردووە. خاوەنی چەندین خەڵات و ڕێزێنانی کەنەدی و جیهانیە. ئێستاش پرۆفیسۆر ئیبراهیم کەریمی میوانی زایاڵی داهێنانە. دکتۆر ئیبراهیم کەریمی بەخێربێ بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. سلام و ڕێزمێ لە خمەتانە، زۆر سپاستان دەکەم. زۆر سپاس، هەڵبەت زۆر شاد بووینەوە. پرۆفیسۆرێکی کورد لە جیهاندا دەبێتە ناوێکی پرشنگدار، هەم وەک هاوسەرۆکی بەشێکی گرنگ لە زانکۆی ئۆتاوا نیکسۆس. بینەرانی کورد تا مەزروی ئەوەن لە زمانی بەڕێستانەوە. زیاتر لەسەر ئەو پۆستەی ئێوە شارەزا بن. زۆر مەمنون کاکاسۆگیان. واقعیەتەکەیەوەیە کە نزیکی ئایسە یەک ساڵێکەوەیە کە زانکۆی ئۆتاوا تەسمیمی گرت کە نێکسوس ڕێخا، نێکسوس فۆر کوانتوم تەکنۆلۆژیز ئەند ساینس ڕێخا، و مەبەستیشی لەو کارەوە بوو کە لە تەکنۆلۆژی کوانتومیە سریە ڕێگای جدید بێتە بەرەوە و بتوانێت لە ناو مارکێتا بێت، لە ناو مارکێتی کانەدا بێت و جەهانە بێت. و ئەوەیش زۆر قەدیمیە لە زانکۆی ئۆتاوا، قەدیمتر لە بەخشی فۆتۆنیکسا بووە کە کاریانە کرد، و حتا زۆر یەک لە کۆمپانیای گەورەی ئەمریکای شماڵی لێرن و لە کەنەتان ئیسلاحەن نزیکی ئۆتاوایە، و یەواش لە فۆتۆنیکسۆ ئیسە ڕۆین بە سمتی کوانتوم تەکنۆلۆژی، و کوانتوم تەکنۆلۆژی ئیسلاحەنەوە بە ساینسی جدید و تەکنۆلۆژی جدید بۆ 20 ساڵی ئایندە، 30 ساڵی ئایندە، و زۆر شت لەویا ئەوەزەکە. بەڵێ کاک دکتۆر، هەڵبەت زۆر گرنگە بەلامانەوە گرنگی و باەخی زانکۆی ئۆتاوا نیکسۆس و بەتایبەتیش بەشی تەکنۆلۆژیای کوانتەم و تۆژینەوەکان لەسەر شەپۆلەکانی کوانتەم بۆ بینەران زیاتر ڕوونکەنەوە کە ئەمە شتێکی نامۆیە زیاتر بۆ کورد. مەمنون کاکاسۆب. واقعیەتەکەی شەپۆلی کوانتۆمی کاری خۆمە و کارهایەکە کە خۆم ئەنجامیام، ولی لە مۆردی زانکۆی ئۆتاواگە قسەکەم بە ئەم نێکسوسە کە کەوتت ڕێگا، و لە من و یەکێ لە هاوکارەکان داوایان کرد کە لیدی کە ئیسلاحەن بین بە کۆدایرکتۆریەوە زۆر باسترە لەو محەوەتی فقط شەپۆلی کوانتۆمیان نییە، لە مێدیکال ساینس و ئیگرێ تا ئەگەی حتا بە پۆلیتیکال ساینس، و ئیسلاحەن کۆڕەکەی یا مرکزەکەی ئیسلاحەن لە دەوری کوانتوم تەکنۆلۆژیای هەیە و ساینسە کە لە ئینجینیرینگەوە گریە ئەگەی بە ساینس ئەگەی، و دوای ئەوە ماتماتیکس و کەمیستری ومانە، و وەختێکە گەی بە کاربوورد ئەچێت ناو ئینجینیرینگ و حتا مێدیکال ساینس، و دێت لە مخابراتی کوانتۆمیە دەست پێکریە ئەگەی بە کوانتوم کامپیوتەرەکان کە مطمئنەوە زۆر لە مۆردیانە بیستانە کە گوگل و IBM و سێ چواردانە کۆمپانی تر هەیەە، تا ئەگەی بە ئیمێجینگ کە ئیسلاحەن سنسینگ حەساوە کریە کە چۆنێ وەتوانن لە تەکنۆلۆژی کوانتۆمی استفادەکەن و شتێک بتوانن ئەکسبەرداری لێکەن یا بیبینن یا دتێکتیکەن. ئیسلاحەن زۆر دەقیقتر لە هەچی تەکنۆلۆژیەکە لە حاڵی حاضرە لە دنیا وجودی هەیە. و لە کەناری ئەوەیش ئەگە تەماشایکەین، لە کەناری ئەوە مەسەلەن خۆ کامپیوتەری کوانتۆمی هەیە، مخابراتی کوانتۆمی هەیە کە هیچ کەس ناتوانێت ئیسلاحەن حەقیقە زۆر سەختە حەکردنەکەی. سوالهای زۆر دێتە بەرەو کە کێشە دەستڕەسی بەوانە بێ، چ کەسانێک توانین دەستڕەسیان بێ، ئایا فقط دەوڵەتەکانەشە دەستڕەسیان بێ یا بنیاماکانی تریشە توانین دەستڕەسیان بێپی. لە مۆردی ئەوە دێتە سەر سۆشال ساینس ئیسلاحەن و دێتە سەر پۆلیتیکال ساینس و لۆ دپارتمنت، و لەو ڕێگا سریە بنیامەکانەشە فکرکەنەوە لە مۆردیە کە خەبەر بن بە خەڵک کە چه خەتەرهای ممکنە بیوێ یا چه ریسکێکی ممکنە بێ بۆ خەڵکی عادی، و لەو نەزەرەوە مەسەلەن خۆ حقوق و سۆسیال ساینس زۆر مهمە بێ، و نێکسوس ئیسلاحەن تەواوی ئەوانە ئەگرێتە بەرەوە لە مێدیکال ساینسەوە تا ئەگەی بە علومی ئیجتیماعی.
بەڵێ هەڵبەت بوارێکی زۆر گرنگە کاک دکتۆر بێجگە لەو پرسیارە هەڵبەت ئەمەیە هەر لە ناو ئەو وەڵامی بەڕێستانە پرسیارێک لەوە بکەم کە بواری تەندروستی و بواری سیاسی و بواری کۆمەڵایەتی و بواری شارستانی و سەر لەوەری ئەو بوارانە ئەگرێتەوە کەواتە ئەو شێوازە یان ئەم پرۆژەیە دەتوانێت چه خزمەتێکی گەورە بە شارستانیەت و بە مرۆڤایەتی بکات. سوالێکی زۆر گرنگە کاکاسۆ لە نمونەیەکی زۆر سادە بێژم هەمیشە لە ناو مسالەکانمە هێرمەوەیە کە ئێمە وەختێکە سەرما خۆین ئەچین بۆ لای دکتۆر پێمانەژێژە خۆ بڕۆ سوپی مریشک بخۆ ئەمە معمولێن تەوسیەکەم پێمان هیچ وەختە داروێکمان پێنان کە مطمئن بن کە ئێمە گشتمان خاسەوینەوە لە بەخاتی چی ئەو کارە ناتوان ئەنجام بن لە بەخاتی بەدەنی بنیام لە یەک عالەمە سلول و ئەتۆم و مولکول ئیسلاحان دروست بووە کە زۆر 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 پیچیدەن و ئەوە سیستمێکی کامپلکسن کە ناتوانین دەرکیکەیندی دلیلەکەشی ئەوەیە کە لە تەوای هەر داروێکە خۆین هەر شتێکە خۆین لە تەکتەکی ئەو سلولانە لە ئەسەردانێ و ناتوانین مە حساب کتێوانە بە زوانی ریاضی ئەنجامی بین بە زوانی ریاضیەکی زۆر زۆر سادە بە کامپیوتەرێکی سادە ئەنجامی بین لە بەخاتیەوە نیازمان هەیە کە کوانتوم کامپیوتەرێکمان بێت کوانتوم کامپیوتەرمان بێ ئەتوانێت و سیمولیتمان بۆ ئەنجام بە و بێژە ئێمە هەر نەخۆشینێکمان کە هەیە شتێکە خۆین چێت فاقی لەسەر بەدەنا پێشەکەوێت لە تەرەقێکی تریشۆ وەختێکە خدای نەکەرە کەسێ نەخۆشەکەوێت نمونە بەرداری لێکەن و نمونە ئەکس بەرداری لێکەن ئێمە ئەو ئەکس بەرداریانە مشکلی خۆیانیان هەیە دقەتیان زۆر لە خوارەوە یا بڕێکیان یا دقەتەوەیتە سەرەوە باعثەوەی کە سلولی سەرەتانی دروستکریە مەسەن بۆنوانیەوە ئێمە ئەکسڕێ ئەگرینەچین بۆ رادیۆلۆژی ئەکسڕێ گرین ئەو ئەکسڕیانە لە چەند مەرتەبە لە ساڵ زیاتر ناتوانین بگرین لە بەخاتیی باعثەوەی کە تەغییرهای لەسەر سلولەکانە بە وجود بێ و باعثیەوە بێ کە سلولی سەرەتانی دروستکرێن لەسەر دیێنەیەکەمانە و ئێمە توانین مەسەن ڕەوشهای دروستکەین بە ڕەوشهای کوانتۆمی کە ئێوە ئەکس بەرداری ئەنجام بن بدونەوە کە تەغییری لەسەر سلولەکە لەسەر دیێنەیەکە ئەنجام بدرێ و دقەتیشی فۆقڵادە لەسەرەوە بێ ئەمانە لە ژیانی بنیامەوە بیگرە تا ئەگەی بە کامیونیکیشن مەسەن ئێمە دوانە ئایسە بێک و قساکەین قسەکەمان بە پلتفۆرمێکی خاصە ئانلاینێکی پلتفۆرمێکی خاصە کە ئینکریپتەکری ئیسلاحان ئەو ئینکریپشنە بەر ئەساسی سریە قەواعدی ریاضی زۆر سەختە وەختێ کەسێکە دەسترسی بە کوانتوم کامپیوتەر زۆر ڕاحەت دەتوانێت بیشکێنێت ئەتوانێت بە قسەی ئێمە گوێچکەشی بکات دەتوانێت تەسویری ئێمە ببینێ وەلێ وەختێکە ئێوە دێن لە کامپیوتەر ئیسفادە لە کوانتۆم ئیسفادەکەن ئینکریپشنێکی جدید دروستەکەن کە ئەو ئینکریپشنی جدیدە بەر ئەساسی ریاضی نییە بەر ئەساسی قوانینی فیزیکە و بەر ئەساسی قوانین فیزیک هەمیشە ئەمنە و ناتوانانی ئیسلاحان کەسە بیتوانێت بیشکێنێ یا کەسە گەرەکی بێ بیشکێنێ من بە تۆری قەت ئەزانم کە کێیە ئێوەش ئەزانم کە کێیە لە پشخەتە و ئەو دایرەی ئیسلاحان زۆر وەسیع و هینی بە گستردەی هەیە بەڵێ بە دڵنیاییەوە ئێستاش لە حاڵی حازرا کە گرفتی بۆ نمونە سایبەر سکیوریتی و گرفتی هاکین و گرفتی هێرشکردنە سەر ئەنتەرنێتی وڵاتانی جیهان و بانکەکانی جیهان بەگشتی لە دوای شەڕ و شۆڕەکانەوە بۆتە نیگرانێکی گەورە بەڕێستان زیاتر لە 160 وتاری زانستیتان نووسیوە لە گۆڤارە بەنێو بانگەکانی کەنەدا و جیهاندا خوێنەری کورد بەلایەنەوە گرنگە کە پوختەیەک لەسەر ئەو وتار و توێژینەوانی ئێوە بزانن یان زیاتر لە چه بوارێکە وتار و لێکۆڵینەوەی زانستی و توێژینەوەی زانستیتان پێشکەش کردووە واقعی دەکەی ئەتوانمەوەتان پێبێژم کە سێدانە ئیسلاحان سێدانە شاخەی تاقیقی هەیە کە من خۆم عەلاقەم پێ شاگردەکان مەلاقەیان پێ هەیە یەکیانەوەی کە ئەسڵەن دنیا چۆن کارەکە هەمیشە ئێمە پێمان خۆشە کە بزانین دنیا بە چه سەمتێکە ڕوا یەک عالەمە سوال هەیە لە ئەطرافی خۆمانە مەسەن جەدیدی کارێک ئەنجامماندەوەی کە ئاوینەیەکی جادویی کە قەبلەن زۆر قەدیم مەسەن 6000 ساڵەمە بەردروستکریا و یەکێک لە ڕفەقەکانی من ڕیاضیەکانی دراوەرد لە ئازمایشگای ئەمە دروستمان کرد و بزانین کە چۆن ئەسڵنەوە کارەکە لێم بەسەر ئەنتانگڵمنت مەسەن کارەکەین کە یەکێک لە خصوصیاتهای زۆر گرنگی فیزیکی کوانتۆمە یا لە مۆردی تۆپۆلۆژی و شتایەکە کە مەسەلەن فۆرمی سێبۆدیان هەیە چواربۆدیان هەیە بەخۆی لە مۆردیەوانە کارەکەین و ئەمانە مەسەلەن بە ئەلکترۆن یا بە فۆتۆن دروستەکەین لە ئازمایشگا و ئیسفادەیان لەکەین هەرو شتەکە خمەتان ماش کرد بۆ تەسویربەرداری کوانتۆمی یا بۆ کوانتۆم کامیونیکیشن
ئیسفادیان لەکەین لە تاقیگەکانی خۆمان لە دانشگای ئۆتاوا و لە مرکزی تاقیقاتی کانادا. کلن لەو گستردەی گەورەیە کە لە خزمەتانە ئارزم کرد. بەڵێ هەڵبەت کاری داهێنەرانەی ئێوە لەسەر 3 بواری گرنگی داهێنان وەک هاوبەشی داهێنان کارتان کردووە. دەتوانن بۆمان ڕوونکەنەوە ئەو بواری داهێنانە چین و چۆنن؟ یەکێ لەوانە لە مۆردی کوانتوم کامیونیکیشنە کە ئێستلاحەن نازان واقعیت کوردەکەی ئەوە چی ئەوە بە های دایمنشنال کوانتوم کامیونیکیشن مخابراتی کوانتومی ئەبعادی گەورە ئێستلاحەن کۆلێن عەرەبی بوو ئەبعادی گەورە لەسەر صفر و یەک ئیسفادە ناکەین لە ئازمایشگا ئێمە لە صفر و یەک ڕۆینە خارجترەوین و لەوە ئیسفادەکەین و مخابراتی کوانتۆمی ڕێخین. یەکێ لەوانە لە دانشگای ئۆتاوا و مرکزی تاقیقاتی کانادا بوو کە ئایسە مەسەلەن لە فەزای ئازادەیە لە فری سپیسایە کە ئێستلاحەن ئەنجامیاین و ئایسە فاصلەکەی نزیکی 5.4 کیلومتر لەگەڵ ڕسێرچەرێکی دانشگای ڕسێرچەرێکی NRC دکتۆر خەبات هێشامی کە اتفاقاً کوردە لەسنە لەگەڵ ئەوانە ئەو پرۆژەمان هەیە بەیەکۆ و لەسەر ئەوە کارەکەین. یەکێکی تر لەسەر میکرۆسکۆپی کوانتۆمیە کە لەگەڵ اتحادی ئەوروپا لەگەڵ ماکس پلانک و لەگەڵ دانشگای ڕۆم دانشگای مۆدێنا بەیەکۆ کارەکەین لەسەرەوە کە چۆن ئەتوانین تەسویر بەرداریکەین لە سەلولەکان یا لە ئەتۆمەکان بدونەوە کە ئیرادێکیان پێواردکەین بدونەوە کە تەغییریان بین و کاری ئاخرەکەشی ئەو جۆرەکە لە خزمەتانە ئارزم کردەوەیە کە لەسەر نات و تۆپۆلۆژیا و چۆن ئەوانە ئەتوانێت ئیسفادەکردی بۆ ئینکریپتکردنی ئیطلاعات و چۆن سەختی دروستەکەن بۆ کە کەسێکە بتوانێت حەقیقە. بەڵێ هەڵبەت کاک دکتۆر ئێوە لە چەندین زانکۆ و هاوکات سەرنووسەری هاوبەشی چەندین شوێنن لە وەکو پرۆفیسۆر میوان و هاوکات لە پەیمانگای ماکس پلانک و بۆ زانستی ڕووناکی و هاوکات ئەمە لە ئەڵمانیا و لە کەنەداش و لە چەندین وڵاتانی دیکەش گرنگە بەلامانەوە کە تۆ وەکو ئەندامێک وەکو ئەکادمیستێکی کورد لەم زانکۆ و ناوەند و دامەزراوە جیهانیانە بە کەنەداشەوە چەند گرنگی و بایەخی هەیە هەم بۆ جیهان هەم بۆ کەنەدا هەم بۆ کورد. زۆر مەمنون. زانست مەرزی نییە. زۆر کەس کێشەکە لەسەر من کە ئەم قسایەکەم. زانست کێشەی نییە. زانست شتێکە کە بە قسەکردن بە کامیونیکیشنکردن ڕۆیشتن بۆ جێگاهای تر فێرەویلی. من زۆر شت لە ئاڵمان فێر بووم، زۆر شت لە هاوکارەکانی ترم لە کانادا فێر بووم، لە ئیتالیا فێر بووم، فەڕەنسا هەروە، ئینگلیس هەروە و ئەم ئیسلاحانە تایتڵانە کە یەم ببنیان ڤیزیتینگ پرۆفسۆر ئیسلاحانەوێ بە بەهانەیە کە بنیان بتوانێت زیاتر بەیەکۆ کارکە بتوانێت بەیەکۆ شتی جەدید فێر بێ و واقعیەتەکەی هەرەوەیە ئەنیا تایتڵە نازان بێژم چی وەڵێ خۆ ئەکسکیوزە بەهانەیە دروستەکە کە بنیام چێ بۆوێ 1 مانگ یا 2 مانگ لە ساڵە لەوێ بمێنێتەوە و بتوانێت لەگەڵ یانە قسەکە لەگەڵ بنیام های جەدیدە ئاشناوێ لەگەڵ زانستی جەدیدە ئاشناوێ لە فکرکردنەوەی جەدیدە فێرەوێ و مەجبورە بێت لە جێگایەکی ترۆ لە زاویەکی ترۆ تەماشایی زانستکە و بتوانێت ئەو ئیسلاحانە و بۆردەرە یا ئەو مەرزی زانستە ڕێ جێبەجێکە. بەڵێ بە دڵنیاییەوە کاک دکتۆر ئێوە خاوەنی چەندین خەڵاتی جیهانین. گرنگە بۆ بینەرانی زایاڵی دەنگی ئەمریکا ئەو خەڵاتانەمان بۆ باسکەن بەڕاستی گرنگە بۆ زیاتر خەڵک ئاشنابێ بۆ خەڵاتانی کە بەڕێستان وەرتان گرتووە. مەمنون کاک ئاسۆگیان. واقعیەتەکەی هەر و جۆرە کە خزمەتان عەرز کرد خەڵات بەهانەیەکە کە ئەڵبەتە خۆشە خۆ لە تەریفی ڕفەقەکانتەوە ئیسلاحەن ڕێکۆگنایزەکریە لەم تەریخی کامیونیتی و ئیسلاحەن ڕێکۆگنایزەکریە ئێژێ خۆ بۆ کارانە کە تۆیکەی کارهایەکی بارزش کارهای کە معمولاً خۆمێژم خۆم نیم گرووەکەمانە مەسەن گروویەکی 30 نەفرێ بەیەک و کارەکەین کارێکە ئەوەیکەن کارێکە کە ئیسلاحەن کاری دەست ئەوڵە کارێکە کە ئەو مەرزی زانست جێبەجێەکە لەو نەزەرەوە خۆشە وەلێ بەهانەیە کە فقط بۆەوە کە بنیام زیاتر کارکە زیاتر تەلاشی بێ. خۆ هەم Canadian Association of Physicists ئەو محەبەتیان بوو بۆ من ساڵی 2020
هم جدیدن احتمالا نزیک یک مانگی تر انانس کریه من ناتوانم لێرە باسی کەم باز خب جێگایەکی تر ڕەکگنایزیان کرده هم رویال سوسایتی ئۆف کانادا ئەو محەبەتیان بوو هم ماکس پلانک لە ئاڵمانە ئەو محەبەتیان بوو باز کارەکان کە خۆمان ئەنجامیان لەگەڵ گرووەکە ئەو ڕێکگونایزیان کردو و بە 3-4 جێگای تریش هەروە من جملە ئۆپتیکا کە ئەتفاقەن ئەمڕۆ مەقالەیەکیان لە مۆردی کوردەکان و نووسی و کە لەگەڵیانە قسەم کرد ئۆپتیکاش و محەبەتیان کرد و 2-3 دەفعە ئەوەیان ڕێکگونایز کرد کارەکان کە ئێمە ئەنجامیان. بەڵێ هەڵبەت زۆر جێی شانازین کاک دکتۆر، هەڵبەت من سوپاسی ئەو خاکی بوونەی تۆکەم و ئەم خاکی بوونەی تۆ وای لێکردم کە زۆر دڵم خۆش بێ بەوەی کە هەنگاوێکی گەورەت ناوە لە جیهانە وەکو کەسێکی ئەکادمی. زۆر گرنگە بەلامانەوە دکتۆر پرۆژەکانی ئێستا و داهاتووی بەڕێستانی زانکۆ کەشتان گرنگن بۆ بینەرانی دەنگی ئەمریکا زیاتر بۆمان باس بکەن. زۆر مەمنون کاکاسۆگیان ئایسە ئێمە ئەمەڵەن دوودانە پرۆژەی زۆر گەوراوەتە بەدەستمانەوە. یەکیانەوەی کە مخابراتێکی کوانتۆمی لە کانادا ڕێخین لەگەڵ گرووەیەکی 28 نەفەرە 30 نەفەرین کە بەیەک کۆگەرەکمانە ئەگە بتوانین هەچی شتە ئامادەیە لە نەزەری زانستەوە فقط لە نەزەری تەکنۆلۆژی و ئیسلاحان فاندینگ و ماتلی ئەوەین کە بیوێنە بەرۆ ئەوەی کە مخابراتێکی کوانتۆمی لە سەراسەری کانادا ڕێخین لە ئیسلاحان لە کۆستۆ تا کۆست ئیسلاحان و بتوانین لەوێ ئیسفادە دەکەن بۆ ئینتەرنێتی کوانتۆمی و بتوانین ئەوڵین ئینتەرنێتی کوانتۆمی خێن ڕێگا کە ئەگەوە اتفاقە پێشکەوێ ئەوڵین ئینتەرنێتەکەوێ کە کەس ناتوانێت بیشکێنێ ئیسلاحان و دوومی شتێکە وجودی هەیە کە ئەوەیە کە میکرۆسکۆپێکی ئەلکترۆنی کوانتۆمی خێنە ڕێگا کە ئەو میکرۆسکۆپی ئەلکترۆنی کوانتۆمیە پرۆژێکی بۆ 12 ساڵی ئایندەیە کە ئەگە بکەوێتە ڕێگا ئەتوانی لەوە ئیسفادەکەین بزانین کە سلولەکان چۆن کارەکەن، بزانین کە مولکولەکان چۆن کارەکەن و چۆن لەگەڵ ڕووناکیە واکنش نیشانان و چۆن اتفاقیان بۆ پێشەکەی مەسەن لەگە ڕووناکی پیان بخوا چه فەرایندە پێشەوێ و چه اتفاقیان بۆ پێشەکەوێ بدونەوە کە سلولەکان خراپ بکەین، سلولەکان لە بین بڕۆن یا مشکلێکیان بۆ ئیجاد کریە. ئەم دوودانە پرۆژە واقعیەتەکەی پرۆژەهایەکن کە بۆ 15 ساڵی ئایندە من وە ئەو کەسانە کە لەگەڵمانە کارەکەن بێکۆ لەسەری کارەکەین و سایەکەین بیوێنە بەرەوە. بەڕاستی کۆمەڵی پرۆژەی زۆر گرنگ و پڕبایەخن هەم لە ڕووی ئەکادمیەوە هەم لە ڕووی شارستانی و لە ڕووی جیهانیشەوە. کاک دکتۆر دوایمی پرسیارمەوەیە چۆن دەتوانرێت کە ڕایەڵێکی پەیوەندی ئەکادمی زۆر گرنگ و پڕبایەخ دروستکرێ لە ڕێی ئەو زانکۆی ئێوە بۆ زانکۆکانی کوردستان لە هەر شوێنێک ئاگادارین کە باست کرد پەیوەندیتان لەگەڵ زانکۆی سنەیە سنەی خۆشەویستە هەیە هەڵبەت بۆ زانکۆکانی دیکەی کوردستان لە هەر شوێنێک بن دەتوانرێت ئەو پەیوەندی دروستکرێت لە ڕووی ئەکادمیەوە پەیوەندێکی بەهێزی شارستانی و پەیوەندێکی بەهێزی ئەکادمی. سوالێکی زۆر گرنگە ئایسەل ئەتوانم بێژم لەگەڵ زانکۆی دەهۆکە لەگەڵ سەرۆکی زانکۆی دەهۆکە قساکەین نزیکی چەند مانگێکەوێ و دوایەوە لەگەڵ دکتۆر ئەمیر لە زانکۆی سەلاحەدینە کە بێکۆ کامیونیکیشنمانە ئیسلاحان واقعیەتەکەی بدونە تاقیگەیەکی زۆر گەورە و ئەوە کە مەسەنن وەسایلێکی ئەلکترۆنیکی و ئۆپتیکی و تەکنۆلۆژیکی زۆر گرنگیان بێ کارکردن لەم زەمینانە زۆر سەختە. تەنها ڕێگایەکی کە ئەوێ هەیە و بازە ئەوەیە کە ئیسلاحان MOU بینی دانشگاکان بنووسریە لەگەڵ مرکزەکەی ئێمە هەرو جۆرە کە مەسەن لەگەڵ دووسێ دانشگای تر ئەنجامماندا کە ریسێرچەرەکان بتوان بێن بۆ ئێرە ماوەیەکی مەسەن 5-6 مانگە بمێنەوە لێرە و دوای ئەوە یەواش ئەو زانستە انتقال بن بە زانکۆکانی کوردستان و لەوێ بتوانن تاقیگەی خەنە ڕێگا هەرچەند کاری چکۆلە وەلێ لە کاری چکۆلەوەشێ دەسی پێکەن و بڕۆینە بەرەوە. ئەو وەرگێکە لە ڕێگاکانیەتی بە نەزەرم لەویەوەشە شروع کریە. بەڵێ بە دڵنیاییەوە زۆر سپاس بۆ ئەو کاتەی پێت بەخشین لە زانکۆی ئۆتاواوە دکتۆر ئیبراهیم کەریمی بۆ زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا هەر بژین. بە قوربانم مەمنون ئیشەڵڵا کە ڕۆژێکی خۆشتان بێ ئیشەڵڵا هەمیشە ساخ و سڵامەت بن و بینەرەکانی وە ساخ و سڵامەت بن. هەر بژین جێی شانازین.